ڕەزیلی چییە و چێ بە ڕەزیل دادەنەی؟ ڕەزیلی زۆری هەیە، یعنی زۆر نەوع ڕەزیلی هەیە پیاو هەیە پارەی سرف ناکە پێی دێن ڕەزیل. ڕەزیلی دیکەش هەیە مامۆستا ڕەشاد ئەفەندی هەزار ڕەحمەت لە گۆڕیبی هەموو جارێ دەیگوت فەمەن لەم یوسەلی عەلەیهی کانە بەخیلە، دەڵێ ئەوەی سەڵەواتی دەیان گۆ بەخیل ڕەزیل چێە دەیگوت ئەو کەسەیە کە سەڵەواتی لەسەر پێغەمبەری نادا، ئەوە یەک لە ڕەزیلەکانە، یەک لە ئەنواعی ڕەزیلەکان. خوا لە قورئان ولا تجعل يدك مغلولا إلى عنقك فتقول ملوما محصورا، ئەوە خوا لە قورئانیش باز دەکا باسی پیاوی ئەو کەس ڕەزیل دەکا، یعنی وەصفیان دەکا کە لە قورئانی هاتیە ڕەزیلی باش نییە، پیاوی ڕەزیل دەکەن خوای خۆشەویست نییە، خوا ڕچی لێ دەبێتەوە. طبعا ئەوەی زۆری ئەمە ناڵێن پارەی فرەدە بەبادە نه، بەڵام دەژڵێن کە دەستی خێرێت زۆر بێ. پیاو هەیە لەو هەولێرێ زۆر زەنجینە فلسی ناکاتە خێر، ڕوحی لەگە یەک فلسی دێتە دەرێ. پیاو چێ دەباوە ئەو پارەی دەباتە چێ؟ ئەو پارەی هەم بەجی دێلی هەمووی دەفتە ئاگر لە ڕۆژی قیامەتێ بە زنجیرە چ ئاگر لە ملیدا ئاڵێ، یعنی ئەو پارەیە کە ئەو پارەی دەکەی خێر دەڵێ ئەوەی دەخۆی دەکەی خێر ئەوەتەوە ئەوی دیکە میراتە دەمینێتەوە لۆ چێ لۆ منداڵەکان. لە زمانی پێغەمبەری کابراایەک وەسەتی کرد هەندە خورمای هەبوو، خورما گوتی ئەگەرە من بردم بە منداڵەکان گوت ئەو بنکە خورمایانەم لۆ بکە خێر، ئەویش ئەوانش گوتیان باشە کە عەمری خوای کرد پێغەمبەر هاتە سەری پێ گوتیان یا ڕەسوڵ الله ئەو بابمان ئەو های وەسەت کردی، ئەویش یەک دنکە خورمای هەڵگرت گوتی ئەو دنکە خورمای بکردبایە خێر باشتر بوو لەو هەموو خورمایە کە بەجێشتە. چێ دەڵێ منداڵ لە بۆ دەکا نایکە، زۆر کەس وەسێت دەکا وەڵا ئەوم لۆ بکەن وام لۆ بکەن، باوەڕ بکە منداڵ نایکە، یعنی خێرەکە لۆ ناکە. ئەوسا لێ هەر خێرێک ئەگەر بەدەستی خۆت کردت ئەوە تەواوە، بەدەستی خۆت نەتکرد بە بەلاش دەڕوا. ڕەزیلەکان فکر لەوە ناکەنەوە ئەو پارە و ماڵ و مولکەی هەیەیانە لە پاشە خۆیان بەزی دێڵن و دەبێتە میرات؟ طبعا دەزاننەوە دەبیتە میرات، بەس هەیە پیاو هەیە طبیعەتی وایە، یعنی لەگە ڕوحی لەگە فلسە چی دێتە دەرێ خێری ناکە هیچ. کەسی ڕەزیل دەناسی؟ والله ناتوانم ناوی خەڵکی بدەم، وەکو ناو نا دایان ناسی هەیە زۆرن وەچ خۆڵەیە، بەڵام لەکنی یەکنینە هەموو پەرتن پەرت و بڵاو نالەکنی بەڵام هەنا هەیە ڕەزیل گەلە زۆر لە وڵاتی ئێمە دەستی خێریش هەیە ئینسان ئەرێ وەڵا دەبینی هەردوو جانبی باس بکەنی مەسەڵەن دەبینی ڕووداوەک ڕوودەدا مەسەڵەن فەیەزانە کەڵدەستی شتێک دەبی خەڵک خێری دەکاوە دیارە لە دووڕا ینی ئینسان دەبی باسیەوەش بکا گوناحە، بەڵام هەیە عەفوم کە بەڕای جەنابەت ڕەزیلی نەخۆشیە؟ زۆرەکە لە نەخۆشی نییە، بەس زۆرەکە لە نەخۆشیەکان. پیاو هەیە مەسەڵەن لە دەستی ناستە دەرێ، یعنی مەسەڵەن مەسەلەکە ناتوانم بجێڕمەوە، کابراایەک هەندێکە ئەشیان لێبرد فرۆشتیان بە کەبابیاندا لێرە لەو شارەی لەو هەولێری بە کەبابیاندا ئەویشان بان کرد گوتیان وەرە و کەبابەی بخۆ، لوقمەکی لێدا چەندی حەولیدا لە قورجی نەچۆ خواری، گوتی ئەو پارەی ئەو کەبابە ئیلا لە من دزرایە لۆی زانی کە لە قورجی نەچۆ خواری، چەندی حەولیدا کەبابەکەی بخوات پێی نەخورە، ئەو پێیان دەڵێن ماری خۆیان ناخۆن، پێی ناخوری لە قورجی ناستەخۆ بە زۆری نییە. مەسەلە کوردەواری قەدیمی شێ دەرێ ماری نەخۆری لۆ چەکمە ماری خۆ نەخۆری لۆ چەکمە سۆریان لۆ چەکمە بۆری ئەو مۆزوعەتێ ماری نەخۆری لۆ چەکمە سۆری چەکمە سۆر ئەوە لە زمانی دەوڵەتی عوسمانی خەڵکە بوو زۆر ڕەزیل بوو، عالەم فەقیر بوو، ساڵی گرانی گەورە بوو، ساڵی 1940 هەتا هەژدەی ساڵی گرانی گەورە بوو، پیاو هەبوو خەڵک لە برسان دەمرد، پیاوش هەبوو گەنمی هەبوو ئەوەی هەبوو ئەوە نەیدەکردە خێر. عوسمانەکان کە هاتن چەکمە ئەویان لەبەر بوو قاتەچانە بەر دوگمەی سۆری پێوە بوو، ئەوەی بردیان ئەوەی نەشان برد بە گەنمەکە دایان سووتان ئەوجا دەرێ ماڵی خۆ نەخۆری لۆ چەکمە سۆری یان لۆ چەکمە بۆری. ئەوە مەسەلەی ڕاستیە لە هەولێرە ڕوویدایە لە زمانی دەوڵەتی عوسمانی.